بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە بەردەوامی پرۆسەی بایکۆت لەلایەن مامۆستایان هەروە چارنووسی ساڵی نوێی خوێندن دەکەین دیارە لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەی دارەکانی ڕاپەڕین و گەرمیان بایکۆتی پرۆسەی خوێندنە بەڵام بە سنووری پارێزگای هەولێر و دۆ کە پرۆسەکە دەستی پێکردووە هەروە بەشێکیش لە مامۆستایان ڕۆشن بۆ بەغدا 6,000 واژۆیان بردبوو بۆی کە موچە بکرێتە ڕاستەخۆ حکوومەتی عراقی موچەکە بدات لەگەڵ سوارەندامی لیژنەی دارایی کۆبوونەوەلاوانە یوسف کیلابی کە لە دوانی داوا باسی لەوە کرد لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی ئەو واژۆیانە کۆ دەکەنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هەروە ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش دەکەن لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناڕزایەتی مامۆستایان و لێکەوتەی بایکۆت چارنووسی پرۆسی خوێن دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا مەریوان سەلاح حیلمی وەکو شارەزای پەروەردە لە ستۆدیۆ هەروە لە کەرکووکەوە مامۆستا ئەحمەد کەرکووکی کارگەری ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاس دەکەین ئەگەر سەرەتا لەو ناڕزایەتیەوە دەست پێ بکەیت ئەوەی کە ئێستا بایکۆت هەیە لە سنوورێک داوامکردن هەیە بەشێکیان ڕۆشتن بۆ بەغداد چارەسەرەکە چی یاخود کێشەی موچە وابرێرە شەمەش موچەی مامۆسایان دابش بکرێت دەتوانرێت کۆتایی بە بایکۆت بهێنرێت؟ سپاس بۆ بەرنامەکە و سپاس بۆ میوانەکە و سپاس بۆ بینەران بەڕاستی کاک حەشیم ئەم پرسیارە ئەکرێ لەم لێرە لەوێ لەسەر مەوزوعی بایکۆت شتێکی ئێجگار ناخۆش و ناچاریە کەس ئەمی پێخۆش نییە ئەمەش یەکەم جار نییە بڵێ وەڵا ئەمە یەکەم جارە حکوومەتی هەرێم با بڵین تووشی گیر و گرفت بووە لە 2014ەوە حتاوەکو ئێساکە کە بە ناوی ئابووری سەربەخۆ بە ناوی شەڕی داعش و بە ناوی کۆمەڵێشتەوە تاکو ئێستاکە هەر مامۆسایەکە هەر فەرمانبەرەکەت و ئەیگری 10 ملیۆن دیناری لای حکوومەتی هەرێمی کوردستانە لا یەکەم 30 میلیۆنێک دەبێت مامۆستا بڵێن فەرمانبەر هەرێکیان زیاتر هەنێک کەمتر یعنی ئەمەی لایە ئەنجا ئەمە لە سەردەمانێکا کە نەوت بەدەست هەرێمی کوردستانەوە بوو $120 چوو حکومت نەجوڵا بڵێ من ئەمە ڕۆژگارێک بۆ نانم بڕیون با ئێستا شتێکیان بەمەوە لەبەر ئەوە متمانە نەماوە لە بینی حکومەت و لە بینی مامۆستایان و فەرمانبەرانە بۆیە ئەم بایکۆتە کە ئێستاکە هەیە لە سنووری با بڵین پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و ئەمانە شتێکە مامۆستا خۆی پێی خۆش نییە شتێکە ناچاریە یعنی مامۆستا هەبووی شتێکی هەرچێ بە پۆلی 12 دەوام بکا لێرە پیان وتراو بابەژیان ئەمە تەلەبە کە سوکاری فەرمانبەرە کە سوکاری پارەی پێ نییە بینێرێ بۆ مەکتەبەکە یعنی ئەمە پارەی دوولایانە هەم کە سوکاری هەم تەلەبەکەش ناتوانێت ئەوە نییە بە تەنها بڵی مامۆستاکە یعنی بەشە لە خوێندکارانی ناتوان داوامکەن هەروە بە ئاسانی تەلەبە پارەی ئەوێ هاتوچۆی ئەوێ خواردنی ئەوێ شتی ئەوێ ئاچل و بەرگ و پێداویستی و دەفتەر و قەڵەم و کۆمەڵە پێداویستی مەکتەبی ئەوێت ئەمە یعنی بە کورتەکەی بۆ مەوزوعی بایکۆت کاک حەشیم ئەمە شتێکە کە ناچاریە مامۆستایان لە توانایانە نەماوە ئێستا با من یەک نمونەت بۆ بێنمەوە کاکم شەمە معاشی مامۆستایان دابەشە باشە کۆتا معاش مانگی 6 لە 8 درا وەزارەتی پەروەردە ئەنی 52 ڕۆژ دەکە ئەم وچەی مانگی حوتیشە دەباشە مام باسێکەوە کەمان بەردەسەرەوە کاکە ئێمە لە مانگی هەشتا معاشی مانگی 6 ماوەرگرتووە 21 بۆ 21 مانگێک 21 بۆ 21 دوو مانگ 21 بۆ 21 سێ مانگ واتە حکوومەتی هەرێمی کوردستان سێ مانگی ڕێک معاشی سێ مانگی هاوین معاشی نەیاوە ئەوەی کە پێشتر یاوێتی لە مانگی هەشتا ئەوە هی مانگی 6 بووە یعنی سێ مانگی هاوین معاشی نەیاوە ئێستا کەشکە بە شەمە بەتەمایە مەسەرەن کێک بایکێک مەقابەلی کەسێ بکەن بڵێ لەو سەربزانە بکەی معاشە یعنی شتەکە دڵەڕاوشەیەک هەیە یعنی ئاهیندەکە نادیارە یعنی کەس نازانێت کە تۆ معاشێکە دۆرگرتکی لەو سەروەریەگریتەوە ئەجا ئەمەش نییە بڵێ وڵات کێشەکە ئەمڕۆ بەیانی مانگی کە ئەوە لە تونێلێکی تاریکە نازانی کە بەس مامۆستاەوە هەستش ناکێستە دەسەڵات بەلایەوە گرنگ نەبێ کەرتی پەروەردە تەندروستیە بەرەوەی پێوەنی بەژانی خەڵکەوەیە زۆر بایکۆت بەلایەوە گرنگە
ینی بایکۆت بکرێ یاخودنا چکە باز دەوێت کە ئەوانەی کە پەیوەندی بە دەهاتەوە باز و ڕسوماتە خاڵی سنووریە فەرمانبەر لەوێ ئیشی خۆی دەکا و ئەوەی کە پارەکە کۆ دەکاتەوە بەڵێ ڕاست ئەو قسێ زۆر ڕاستە یان هێزی ئەمنی بە هەمان شێوە داوام دەکات ئەوە بەلایەمە بەس نییە ئەوەی کە بەلایەمە مەبەست بێ عسکەریە کە داوام شتی خۆی مەزبوط بێ ئەوەی کە بەلایەمە بەست بێت مەسەن ئەو شورانەی کە پارەی تیاکۆکرێتەوە پارەی تیاپەیاکرێ ئەو ئەمانەی بەلاومە بەسە پەروەردە مناڵی خەڵکی ئەم جۆرەشتانە مەکتەبی ئەفۆتێ مەکتەبی دواکەوی بەلایمە بەست نییە و حکومەتیش دایمەن ئەڵێ ئەو لەویەت بە زمانەکەی خۆیان یعنی بڵین پێشەنگی ئیشی ئێمە معاشە کەوایوت ئەجا ینی بزانە عکسەکەی ڕاستە یعنی گرفتێک هەیە یعنی ئیشی ئەو معاش نیە هەر بۆ نمونە ینی نمونەیەک پێنمەوە مەسەن لەگەڵ حکومەتی عێراقیاوە وا بە ئاسانی ڕێراکەوێت باش زە حەزەکەی بە دوای ئەوە بێ کە دەچین لای ماوە سەحمەد دێمەوە خزمەتت ماوە سەحمەد سوپاسیان بەدەبوونی بەڕێزشت دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێزشت بزانین لەسەر ئەو دواکەوتنی پرۆسەی خوێندن وە لە بەشێکشی دەستپێکردنی پرۆسەی خوێندن و ئەو هەوڵانشن کە بۆ موچە چەوەی کە بەغدە لێرە بایکۆتە لاندێکی داوام هەیە و بێگومانەوەنیشەوەی داوامیش دەکات ناڕازی و ناڕزایەتی هەر هەیە بەڵام ڕەنگە بارودۆخە سیاسەکە جیاواز بێ مەم زوانە پرۆسەی خوێندن دەست پێ دەکاتەوە یاخود ئەگەر دوا بکەوێت لێکەوتەی نابێت بەڵێ بە ناوی خوای گەورە و مێهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم بە خێراتینی میوانە بەڕێزەکەتانەکەم سپاس دەکەین کاک حەکیم مەسلەی بایکۆت و یان هەر هەڵوێستێک لە هەڵوێستەکان لە هەرێمی کوردستان تقریبا نەتوانم بڵێم هەمووی تاقی کراوەتەوە کە یەکێک لەوانە بایکۆتە و مەسلەی بایکۆتیش ئەوە مامۆسایان و فەرمانبەران نین بایکۆتەکەن ئەوە حکومەتە داوایان لێیەکا بایکۆتکەن هەر بەو معنایە یعنی ئەگەر حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم خۆیان سێ مانگ موچە وەرنەگرن هەڵوێستیان چییە بێ بەرامبەر خەڵکی بەرامبەر ئەو دەسەڵاتەی کەلایەنە یعنی با بێنە جێ مامۆسایان و فەرمانبەران سێ مانگ موچە وەرنەگرن ئەو هەموو بارگرانیە ئەو هەموو باجە ئەو هەموو پارەی مۆلیدە و کارەبا و خەدەمات و ئەو هەموو نەوع باجەی وەرەگیرترێتەوەوانە یان ئەو سلفانەی لەسەریانە ئایا ئەتوانن خۆیان بەردەوام بن لە بەڕێوەبردننی کار و ئیشەکانیان نەخێر ئەوە حکومەتی هەرێمە بێباکە بەرامبەر پرۆسەی پەروەردە و خوێندن و فەرمانبەران بەگشتی چونکە ئەوەی کە فکری لێ ناکاتەوە دابینکردنی ژیان و گوزەرانی فەرمانبەر و مامۆستایانە ئەگەر نا لە هیچ شۆی دنیا نییە حکومەت قەرزاری خەڵکی بێت دائیمان خەڵکی قەرزاری حکومەت بووە بەڵام لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوەیە یعنی ئەمە هی ئیستە نییە کە ئەمە سێ مانگە موچە نەدراوە یعنی لە پشووی هاوین ئەو سێ مانگی پشووی هاوین هاتووە ڕۆیشتووە یەک موچە دراوە حکومەتی هەرێم یەک موچەی داوە ئەویش موچەی مانگی شەشی داوە کە بەڕاستی ئەمە بەڕاستی کارەساتە حکومەتی هەرێم تەعامل لەگەڵ تەکات بە ناوی ئەوەی کە پرۆسەی پەروەردەوانە بە تەندروست سەڕوایان نا مەسلەی بایکۆتیش تەبعاً بایکۆت ئێمە بە هیچ شێوەیە لەگەڵ بایکۆت نین بەڵام ئەمە بایکۆتی ناچاریە حکومەت ناچارتەکە بایکۆت بکەیت حکومەت ناچارتەکە هەڵوێستە بێ بەرامبەری حکومەت ناچارتەکات بەو هەموو بەڵێنانەی کە داویانی کە هیچی جێبەجێ نەکرد بەڵێنی دا 30 ڕۆژ جارێک مەعاش بدرێت بەڵێنەکەی جێبەجێ نەکرد بەڵێنی دا دەها موچە دوانەکەوێ دواکەوت بەڵێنی دا مەسلەی تەرفیع و ئەوانە تەرفیعی بڕی بەڵێنی دا دامەزراندن بکات بۆ وانە بێژ و بۆ ئەوانەی تر هیچی جێبەجێ نەکردووە یعنی لە 2014ەوە هەتاکو ئێستا یەکێک لەوانە پلە بەرزکردنەوەیە کە مافێکی یاسایی و ئاسایی فەرمانبەرانە بەس فەرمانبەرانی ئەوانەی کە لە وەزارەی پەروەردە و خوێندنی باڵا و ئەوانەی کە ئیش و کار ئەکەن لەوانەیە بەڵام لە پێشمەرگە و ناوخۆ و دادوەرەکان و ئەوانە پلە بەرزکردنەوەیان هەرماوە هەندێکی بۆی هاتەوە زیاتر لە کە باسەکە زیاتر لە ملیۆنێک و ئەوەنە فەرمانبەرمانەیە زیاتر تقریبا 300,000 فەرمانبەر تەرفیعەکەی بۆ نەگەڕاوەتەوە ئەویش بەبێ هیچ بیانوویەک نایاسایی ئەمەی بەرامبەر فەرمانبەران کردووە تەمان فەرمانبەرانیش ڕەدولفعلی ئەبێت بێجگە مەسلەی پرۆسەی پەروەردە و خوێندن
لەو پەڕی خراپیدایە لەو پەڕی لاوازیتە لە لێواری مەرگایە یعنی پرۆسەی پەروەردە و خوێندن وەکو مەسەلی کوردیە لە بە پینە و پەڕۆ ڕێک ناڕوات تۆ 35,000 وانە بێژت داناوە 35,000 وانە بێژ هیوا هەیە 10 ساڵە هیوایە 8 ساڵە لە شارە دوورەکان لە ناحیەکان لە بەڵێ مامۆستا بەڵێ دێمە بەڵێ 58 مامۆسایانی وانە بێژ قەزا و ناحیەکانیان پڕ کردوتەوە بەڕێوبەر هەیە مامۆسای وانە بێژە هیچ ڕێنماییە هیچ خولێک هیچ شتێکی بۆ نەکراوەتەوە ئەمە هەمووی پرۆسەی پەروەردە سەقەت ئەکرێت کە ئەوانیش حەقیانە یعنی بەڕاستی مەسەلەی زەنگی خوێندن و ئەمانە ئەوە لەلایەن حکومەتەوەیە با ئەو بەڵێنانە جێبەجێ بکات کە وعدیدا کە با بەڵێنی مامۆسایان بەگشتی جێبەجێ بکات با ئەو کاتە چاوەڕێی دەوامێکی تەندروست بکات ئەم بایکۆتە خۆرسکە دەستی هیچ کەسیتیان نییە یعنی مامۆسایە وەکو باسی کرد نیەتی بەڵێ بەڵێ ئێستا خوێندنەکە پێدوایەکەی دەست پێ دەکاتەوە ئەوە شەمە حکوومەت بڕیاریدا و موچەی مانگی حەوت وەزارەتی پەروەردەدا بەشکە مامۆسایانی وانە بێژەوەی کە بەڕێزوتت 35,000 زیاترن داوای دامەزراندن دەکەن بایکۆت و ناڕزایەتی دیارەکەی دەست پێ دەکاتەوە یاخود ئەگەر زیاتریش دواکەوێت لێکەوتەی چی دەبێت لێکەوتەیەوە بێ پرۆسەی پەروەردە و خوێندن ڕائەوەستێت لە هەرێمی کوردستان و گەورەترین زەرەریش لە خەڵک و لە فەرمانبەر و مامۆسا و قوتابی ئەدرێت پرۆسەیەکی شکستخواتوو ئەبێت بەڕاستی زەرەرێکی گەورەیە چونکە تۆ موچەی مانگی حەوت ئێمە پێش ئەوەی ئەم مەسلەی بایکۆتوانە بێتە پێشەوە چەندین جار بەیاننامە و ناڕەزایی و لێدوان درا حکوومەتی هەرێمی ماوە بەسەرچوو موچەی فەرمانبەران و مامۆسایان لە ئەولەویاتی ئیشەکانت بێت ئەگەرنا پرۆسەی پەروەردە خۆی پەکیەکەوێت تۆ موچەی نەدەیتێ سێ مانگ بەچی دەوامەکرێت تۆ موچەی مانگی ئەوە تا نۆ دراوە لە ناوەند حکوومەتی مەرکەزی موچەی مانگی نۆی مامۆسایانی ڕۆژی پێنجشەم بەکیکار ئەچێ بە ئیسراحەت وەری ئەگرێت و دراوە پیانەوە چەند ڕۆژە ئێمە تازە بە تازە مانگی حەوت بە تەمایە بدا باشە ئەو سێ مانگەی حکوومەتی هەرێم کە پارەی نەداوە کە بەس داهاتی ناوخۆ 320 ملیارە فیسێک کە ئەکاتە 960 ملیار بۆ ناتوانانی دوو موچە بدەیت و کێشەکە چارەسەر بکرێت بۆ ناتوانانی پلە بەرزکردنەوە بدەیت بە بیگەڕێنیتەوە بۆ مامۆسایان بۆ ناتوانانی 35,000 وانە بێش دا بمەزرێنی لە 2014 تاکو ئێستا بە پێی زانیارەکان حکوومەتی هەرێم 45,000 کەسی دامەزراندووە بە نایاسایی کە زۆربەی لە سلکی عەسکەریە ئەتوانی ئەمانە بکەیت چونکە ساڵانە زیاتر لە 1000 نزیک 1000 مامۆسا خانەنشینە بێ ئەی دایرەکانی تر ئەی وەزارەتەکانی تر یعنی حیسابی کە ساڵانە 3 تا 4,000 فەرمانبەر خانەنشین ئەکرێت لەلایەن لە حکوومەتی هەرێمەوە ئەمە بەچی تەعویزەکرێ ساڵانە بەس وەزارەی پەروەردە 15,000 مۆڵەتی بێموچە ئەداتە مامۆسایان و ئەوەی دایکانە و کۆمەڵێ شتی ترە ئەمانە بەچی پڕەکرێتەوە یعنی هەمووی پارەیە ئەگەڕێتەوە ئێستاش کە حکوومەت هەڵێ موچەی مانگی حەوت ئەدام لەبەرەوەی لە مانگی حەوت هاتوچۆی مامۆسایان ئەبڕێت لاوشار لە 120 لە دەرەوە 30 هەتا 50 تقریبا نەکاتە 4 ملیار دینار ئەبڕێت لە فەرمانبەران و مامۆسایانی وەزارەی پەروەردە کە ئەمەیان بەڕاستی ئەمەش لە لایەکی ترەوەی خەدرێ گەوراکە کە حکوومەتی عێراق ئەڵێ موچەی مانگی نۆ ئەنێرم ئەوەڵێ بۆ مانگی حەوت کەواتە بەڕاستی پرۆسەی پەروەردەمان هەم لە ڕووی ژینگەی قوتابخانەوە هەتاکو ئێستا سیرکە هەم لە ڕووی ژیانی مامۆسا هەم لە ڕووی دایک و باوک هەر لە ڕووی مەنهەجەوە وەرە ساڵ بە ساڵ بەرە و شکست و بەرە و ڕوخانە ڕوات ناکرێت یعنی ئێستا ئێمە پێویستیمان ساڵانە پێویستیمان بە 500 قوتابخانە هەیە کە لە 2014 دەبوایە دروست بکرایە حکوومەتی هەرێم ئەڵێ من 30,000 پۆل دروست دەکەم لەم کابینەیە هەتا ئێستا 450 پۆل دروست کراوە کوا 30,000ەکە حکوومەتی هەرێم ئەو بەڵێنانەی ئەیداد بەڕاستی جێگەی شەرمەزاریە جێکەی بەڕاستی گاڵتەجاریە یعنی وای لێ هاتووە ئێستا مامۆسایان و فەرمانبەران ڕوو لە ناوەند دەکرێت
قەزیەکە گەورەتر مامۆستا ئەحمەد، و چەندین جاریژین زاریش بە حکوومەت دراوە. بەڵێ دێمەوە خزمەتت مامۆستا مەریوان ویست باسی هەرێم و بەغدا بکەی وەفدێکی مامۆسایان و فەرمانبەرانیش ڕۆشتون بۆ بەغدا بۆی کە موچەکەیان ڕاستە و خۆ داوایان کرد و بخێتە سەر بەغدا هەرچەندە ڕەنگە مەرەکارێکی قورس بێ و جێبەجێکردنی زەحمەت بێ چی بکرێ بۆی کە داوام دەست پێ بکرێتەوە پرۆسی خوێن زیاتر تووشی شەلەر نەبێ قوتابیان زیان نەکەن. بەڵێ قسەکانی مامۆستا ئەحمەد زۆر ڕاست بوو، زۆر جوان بوو. ئێمە هەر گرفتی معاشی مامۆستا نیە، ئەمە تقریبا 2 لە سەرسەی گرفتەکەیە، 1 لە سەرسەی تقریبا وا خەریکە لە نیوەژ نزیکە بنەوە، نزیکەی بکو مامۆستا ئاماژەی پیاسی 5 بۆ 40,000 مامۆستای وانە بێژە، یعنی ئەوان بۆ بە معاشی یا بۆ ئەو پڕەپارەکەمەی وانەبێژی ناگەڕێنەوە بۆ داوام، داوای دامەزراندنەکەن. ئەمە ئەگەر مامۆستاش داوام کاتەوە هەر دیسان شەلەلێک لە ناو قوتابخانە و خوێندنگەکانان دروست ئەبێت. بۆیە گرفتەکە بەس بە تەنها مامۆستای ئەوەی دامەزراند ئەوە نییە، ئەوانیشن واتە هەردووشی ئێسەیەکی گرتووە. ئەو بایکۆتە دروست بووە چارەسەریشی بۆ ئەو بابەتی 60,000 ئیمزایە و بۆ هێن بۆ ئەوەی کە حکومەتیش بادیان ڕاستە خۆ بیا. ئەگەر کەسێ دڵسۆز بێ لە ناو حکومەتی هەرێمە ئەبێت ژیانی خەڵکەکەی دابینکە. باشە کە تۆ ڕێگەنایی ئەم ئیشە سەر بگرێ بۆ نمونە ینی کە تۆ ڕێگەنایی یعنی ئەمە شتێکی تایە کاوا بێت تۆ نهێنی لەما هەیە کاوابێت چییە کە زەحمەتە ینی ڕێگا بدەن بخرێتە سەر بەغدا ڕاستەوە. نهێنێکە چییە مەسەلەن بەندیواری هەیە، نهێنێکە چییە کەس هەیە ئەوەی کە پێی ئەوە ترێهین هیچ ناوهینێکی نییە کەسێک لاانێ معاشی کۆمەڵێکە زۆر گرێت و لەم بابەتانە باڵێ ئەوەی پێی ئەوەترێ گەندەڵی ئەوەی کە پێوەترێ پیسخۆری و ئەم جۆرەشتانە. بەڵام ئەگەر هەر کەسێک کە فەرمانبەر بوو یا مامۆستا بوو کاتی خۆی هەبوو ئەمە معلومە بێ ئامارەکە بە تەواوەتی لیستی موچە پیسخۆری تێدا ینی پەروەردە نا پەروەردە شتانەی تیاکەمە هەر بەعامە بەعام هەیە بەڵێ بەعام لە ناو با بڵێن ناو دام و دەستگاکانی وەزارەتەکانی حکومەتە هەیە. جا بۆ وەڵامی ئەو پرسیارەشن ئەوە حکومەتەیە ژیانی هاوڵاتیەکانی دابینکە. ئێستا مەسەلێکی لە گرفتەکان کاک حەکیم باسە کرێ کە ئەڵێ حکومەتی هەرێم ئەڵێ ئێمە بۆ نمونە و خەڵکیش باسێکە بەس ئەسلی مۆزوعەکە باز ناکەن لێرە لە شوێنەکانی کە لە تەلەڤیزۆن باسێکان بەس ئەسلی مۆزوعەکە بە تەواوبەوەردی باز ناکەن. باشە ئەڵێ مەسەلەن بۆ نمونە ئێمە وەکو بەسڕە نییە کەنەوت تەسلیم کەین کری کۆمپانیای ئێرە و بەسڕە و کوێک وابێ ئێرە شاخە ئێرە بە جۆرە لە جۆرەکان جیاوازە و ئەم جۆرەشتانە. باشە ئەگەر حکومەت بێ دڵسۆز بێ لە پێناوی ژیانی خەڵکەکەیە فەرمو حکومەتی عێراقی کۆمپانیایەکە لە ئەوروپاوە هاتووە لە شوێنێکەوە هاتووە فەرمو لەگەڵی ڕێکەوە. بەڵام چونکە لەو کرێە لەو ئەڵێ کرەی بۆری کەی بەرهەمێنان ئەو جۆرەشتانە چونکە لەما شەریکە لەما دەستکەوتیە خۆ کابرای پیای باوکە نییە. بەڵام بەمەرجێک یعنی حکومەتی هەرێم ئەمە بهێن بڵێ خۆمە دژاتی ناکەین لە هەموو شتێکە بۆ مەرجە بە حکومەتی عێراقی ئەمە بڵێ بۆ مەرجە پێی بڵێ من مەسئولیاتی دادگا لە ئەستۆ ناگرم فەرمو خۆ لەگەڵ کۆمپانیاکان ناڕێکەوە نەک $6 و هەیە $8 و بەسڵەیەتێ حەزەکەی بە $1 نەوتەکەی پێ دەروێنە. بەڵام ئەمە چونکە مەبەستی نییە بە کورتێکە ئێمە چی بڵێن بە کورتێکە ئەمە ئەوەی کە پێی ئەوتێ گەندەڵی ئەوەی کە پێی ئەوتێ پارە خواردن ئەوەی ئەم شتانی پێوترێ هیچ شتەکە ئەوە بە ئاشکرا نییە هەموو شتەکە بە یاسایە بڵێ بە دزیۆنیە ببوورە بە یاسایە یعنی بە یاسا لە گومرگەکان پارەوەرەگرن بۆ حیزب بۆ مەسئولە لە نەوتەکە بە هەماشێوە لەوبەرێنە لە هەموو شتەکانە شتەکان بە یاسایی کراوە. بۆیە ئەبینی دائیمەن بینی حکومەتی هەرێمی کوردستان و ئەو مامۆستایانەش هۆشیارن کاکە ئەو فەرمانبەرانەش هۆشیارن کە داوام ناکەن ئەزانن ئاسۆیەکی ڕوون لە بینی حکومەتی هەرێمی کوردستان و لە بینی ئینانی هەر نمونێکی درزەکە زۆر بووە نمونێکی کە بینینەوە وەفدی حکومەتی هەرێمە چێ بۆ بەغا وەنیە لە پێشا پارتیەر خۆیان ڕۆ دوایی کەتی و گۆڕانیشی تێیەکە باشە ئەم سیانەرسێکیان لە حکومەتن هەر شتێ بڵێن بە باڵای خۆیانە یعنی بەرگری لە خۆیانەکەنەوەمانە بەرگریەکە چییە ئەڵێ نێمە پابند بووین حکومەتی عێراقی پابند نییە باشە خەڵک تۆم بڕاتی بکە تۆ متمانەت نەماوە
بۆ ئەوەی خەڵک بڕات پێ بکە خەڵک پێت بڵێ ئافرین دەستە خۆش بێ حکوومەتی عێراقی خەتای ئەوە بۆ نمونە نمونەی یاساناسی بێلایەن لە کوردستانە زۆرە ئابووری ناسی بێلایەن ئەوانەی کە چاونەترسن لە کوردستانە هەیە لە مامۆستای زانکۆ بەڵام ئەوانە ناکە خۆیان دایانێن داوا بکەن مەسەن لە ئۆپۆزیسیۆن داوا بکەن لە ڕاگەیان لە خەڵک داوا بکەنەوەمانە ئەمانە با لەگەڵ ئێمە بن دوو کەس لە یاساناسێک و ئابووری ناسێک لەم گفتوگویانەی کە ئێمە لەگەڵ بەغای ئەیکەین لە ئەوەڵ بۆ ئەخیر با یاساناسێک و ئابووری ناسێک دانیشن بەس لە پشتەوە بەس گوێ بگرن متابعی ئەوە بکەن بزانن چێ گوزەرە چی ناگوزەرە ئێمە چوزانین ئەوانە لەوە ئەفتا کە لەو کۆبنانەی کە حکومەت لەگەڵ حکومەتی عێراقیەکە باسی چی کراوە ئەڵێ پابەندی جا ئەوە دەمە چیت لێکەوە وایانە لەبەرەوە حکومەتی هەرێم کاک حەکیم متمانە لە هەردوو لە ڕێکەوتن نەکراوە تا ئێستا سەرداهاتی ناوخۆ لە سەرنەوەت متمانە نەماوە متمانەی نەماوە بەس ئێستا کەی خوێن دیارەکەی دەست پێ دەکاتەوە خوێندنەکە مشکلەکە چییە لە لایەکەوە دەست پێ ناکاتەوە یەکشەمەوە خۆپشاندانە خۆپشاندانە بەڵێ یەکشەمە خۆپشاندانە بە ئاسانی دەست پێ ناکرێتەوە بە ئاسانی دروست نابێتەوە ئەمە دووەمیش مامۆسانی وانە بێژە یعنی ئەوانی جێک لە سەرسی مامۆسانی پرۆسی پەروەردە پێکێنم دۆرشتانە لەبەر ئەوە چۆن معاشەکەی حکومەتی هەرێم نادیارە و ڕێکەوت نوشتەکانیان نادیارە ئەو جۆرەشتانە مەسەلەی دەوامکردنەکەش ئەوش نادیارە نادیارە بەس شتێک مامۆسا ئەحمەد جوان ڕوونی کردەوە ئەمە شتێکی ناچاری و خۆڕسکە یعنی کەسێک کە توانای نەبێ چۆن ئەتوانێت بچێ بۆ دەوام مناڵی هەیە نەخۆشی هەیە ئەنوا ئەوشکال گرفتی هەیە کێشەی هەیە کاک حەکیمیان ئێمە پێشتر لە چەندین جار لەملالا باسمان کرد و لای جەنابی ڕەنگە باسمان کرد بێ یعنی یەکەم گرفتی ئینسان یەکەم پێویستی ئینسان لە ژیانە بریتێ لە نانەکە ژیانی معاشەکە یعنی ئێستا کارەبا ببڕێ زۆر احتیاجیان بەرنامەیە نەکرد زۆر احتیاجە تۆ لە ماڵەوە بیت مەسەلەن هینە نەبێ بەڵێن ئەتەرێتە نەبێ زۆر کۆمەڵە شتێنت بێ بەڵام تۆ ناتوانین نانە نەبێ یعنی نان و ئاو خاڵی یەکەمە ئەمە بۆیە کا لە حکومەت مەسەلەن متمانەی نەماوە مەسەلەن تۆ دیقەت بە کە دە چەند ساڵیان دەبێت خۆراگەر بین باشە بۆ نەماندی کەناڵێکی ئەوانەی کە لە حیزبی دەسەڵات و حکومەت و ئەوانن کەناڵێکی ئەوانە داخرێت پیجێکیان بۆ بەوانەوە دیار خۆراگرنی بۆ بەوانەوە دیار ئەم خۆراگرێ بۆچی بۆ خەڵک ئەیانەوێ ساڵێ دوان سیان چوار پێ 10 ساڵە خەڵک تەحملی کردووە لەگەڵ ئێوە تۆ لە بێ هەوڵ بی چارەسەری ئەم کێشەیە بکەی کەچی بێت ساڵ بە ساڵ مۆزوعەکە بابەتەکە خراپترە بێت ئەش لێت چی وەڵا خەتا حکومەتی عێراقی بەخەڵ بڕات پێ ناکە بە ئاسانی بەشتی قەناعەت پێکە تۆ بە خەڵک بڵێ دێمەوە خزمەت مامۆستا ئەحمەد سەبارەت بە ژێرخانی پەروەردەشت باس کرد بەس بۆ مامۆستایانی وانە بێژیش کە زیاتر لە 35,000 دەکرێت چارەسەرێک بدۆزرێتەوە سەبارەت بە ناو چ جێناکۆکانیش کە سەر بە خوێندنی کوردین ئۆبزامیەکی دا ساڵنوێی خوێندنە لەوێ داوام دەکرێت ئەوانەی کە سەر بە پەروەردەی هەرێمی کوردستانن بەڵێ بەنسبەت مەسلەی مامۆسایانی وانە بێش تەبەن مامۆسایانی وانە پێش ئەتوانم ئێستا بڵێم بڕبڕەی پشتی پرۆسەی پەروەردە و خوێندنن لە هەرێمە یعنی 35,000 مامۆسای وانە بێژن زیاتریش یعنی بە تایبەتی لە دەرەوەی شار کۆمەڵێ بابەتی هەستیار ئەڵێنەوە بابەتی اختصاسی کە ئەمانە پۆلی 12 و پۆلی 9 و ئەمانە ئەوترێتەوە ئەمانە دەبواە دەبێ خولیان بۆ بکرێتەوە دەبێ مەسەلەی موچە و خزمەتەکان هەمووی بۆ حساب بکرێت دەبێت تاعین بکرێن یعنی چۆن ئەوانەی پێشوو هەوڵدرا گرێبەس بوون تاعین کران ئەمانە داوا مافێکی ڕەوای خۆیانە ئێستا وانە مامۆسای وانە بێژ بە تایبەتی ئەوانەی ئافرەتانن زوڵبێ گەورەیان لێکرێ مامۆسای وانە بێژی ئافرەتان ئەگەر مناڵی ببێت 21 ڕۆژی ئەدرێتێ بەس بەڵام مامۆسای وانە بێژی حکوومەتی ناوەند ئەگەر مەسلەی مناڵبوونی بێ 51 ڕۆژی ئەداتێ و پارەکەشی ئەداتێ بۆشی حیسابە بەڵام لە هەرێمی کوردستان بەس 21 ڕۆژ بۆی هەیە ئەمە ئەگە عملیات کرێ بە هەر شێوەیەک بێ یعنی خوای گەورە بەخوایەتی خۆی مەسلەی ئافرەت کە مناڵیە بێ 40 تا 50 ڕۆژ کۆمەڵێک بابەتی شەرعی لەسەر هەڵەگرێت کە نوێژ بڕبڕەی پشتە لەسەری هەڵیەگرێت لەبەرەوەی ئەزانێ ئەمە پێویستی پێێتی بەڵام بەداخەوە لەلایەن حکوومەتی هەرێمی ماوە بەسەرچوو ئەم زوڵمەش لە مامۆسایانی وانە بێژی ئافرەتیش ئەکرێت
جاروا هەیە فەسڵ ئەکرێت دەرئەکرێت لەوانەکەی لە قوتابخانەکە کە ئەمە بەڕاستی زوڵمێکی گەورەیە بۆیە مامۆسایانی وانە بێش ئێمە پشگیری تەواویانەکەین مافی خۆیانە لەگەڵیانین چونکە بایکۆت لەگەڵ داواکاری ئەوان ڕەبتە پێکەوەیە بایکۆ شکاندن دەبێت حکومەتی هەرێم موچەکان ڕێک بخات و موچەکان بداتەوە دووەم دەبێت پلەبەرزکردن بداتەوە سێەم دەبێت مامۆسایانی وانە بێش هەمویان داببەزرێنێت و مافەکانیان پێشێل دەکرێت و بدرێتێ دەبێت دەست پێشخەری لە حکومەتی هەرێم بێ چکە ئەڵێن ئێمە لە بەخاوە موچە نایە ئێمە سەر بە حکومەتی هەرێمین ئەرک و واجبی حکومەتی هەرێمە پارە و موچە دابین بک بۆ فەرمانبەر و مامۆسایانی خۆی ئەرکی حکومەتی هەرێمە بچینەوە سەر بەخا بەنسبەت مامۆسایانی خوێندنی کوردیش بەڕاستی مامۆسایانی خوێندنی کوردی کێشە و ماساتیان لە هەرێم گرانتر و زەحمەتترە چونکە کەوتۆتنە بەرداشی هەردوو حکومەتی هەرێم و ناوەند بە ململانەی سیاسی بە سەختی سیاسی بە هەمووی بەڕاستی مساوەمەیان لەسەرەکرێ مامۆسایانی ناوچە دابێنراوەکان هەر لە خانەقینەوە تاک و شەنگال 700,000 مامۆسایە دڵمان بەوە خۆش بوو دوای فشارێکی زۆر لە بەرنامەی سوودانی لە بڕگەی مادەی 21 جێی کرایەوە بە ئیتیفاقی حکومەتی هەرێمی ماوە بەسەرچوو لەگەڵ ناوەند کە ئەمانە بگوازرێنەوە سەر ناوەند چونکە خەڵکی شارەکەی خۆیانن کەرکووکیە خانەقینە شەنگالە مەخمورە هەمویان یعنی مەسەلەی تەعدادیان 57یان 47یان خەڵکی ڕەسەنی شارەکەن دەرکراون بە هەر هۆکارێکی سیاسی ئەمانە لە بەرنامەی سوودانی بوو لە ئاخیر ڕۆژە ئێمە پێش دەنگدان بەوەی کە بگوازرێنەوە دوو ڕۆژ سەردانی بەغامان کرد چوین لەگەڵ ئەندام پەرلەمانەکان لیژنەیە نوێنەرانی کورد هەر 63یەکەی ڕازی بوون وتیان هیچ کێشەیەک نییە بەڵام لە ئاخیر دەنگدان لە بڕگەی شەشی مادەی 15 کە بڕگەی گواستنەوەی مامۆسایی ناوچە دابێنراوەکان بوو بە سەفقەیەکی سیاسی هەڵوەشایەوە و مامۆسایانی ناوچە دابێنراوەکانیان فرۆشت کردیانە قوربانی هەرێم و هەنێ دەستکەوتی مادی کە ئەمە بەڕاستی نیگەرانیەکی زۆری لێکەوتۆتەوە بۆیە ئێستا مامۆسایانی ناوچە دابێنراوەکان ئیمڕۆ کۆبوونەوەیەکمان کردووە لە کەرکوور لەگەڵ کۆی مامۆسایانە نوێنەرەکانیان کە ئێمە ڕۆژی یەکشەم لە جیاتی زەنگی خوێندن زەنگی بایکۆت لەبەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەرێم عێراق کە بەشی کوردیشی لەناوە لەوێ زەنگی بایکۆت لێدرێ و وەگرتبوونەوەیەکی گەورەکرێک و هەتاکو بافمان بگەڕێتەوە گواستنەوەمان بێت کارتمان بۆ دەرکرێت چونکە ناکرێ ئێمە خەڵکی شارەکەین لە 2004ەوە گەڕاوەتینەوە ئەو خەڵکە بەڕاستی هەرێم نە ئیمتیاز دەداتێ نە حەق دەداتێ نە زەوی دەداتێ هیچ شێوەیەک هەرێم ئەتوانم بڵێم هەر دەستی شوشتۆتەوە بەس بۆ لایەنی مادی و سیاسی بەکاربانەیە دوای 16 ئۆکتۆبرەوە یەک بەرپرسیان نەهاتووە بۆ هەرێم ناوچە دابێنراوەکان و کەرکووک بۆیە معاناتمان لە هەرێم خراپتر و گرانترە باشەگەر بە کورتی پێمان بڵێ دوای دێمەوە خزمەت بەس بە کورتی جیاوازێک لە نێوان مامۆستایە کە سەر بە خوێندنی کوردیە و سەر بە وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە لەگەڵ ناوەند لەگەڵ حکوومەتی عێراقی چۆنە لە کەرکووک لە ڕووی ئەوەش کە ڕسمیە بڵێن هەمیشەیە چۆنە جیاوازی هەیە؟ بەڵێ جیاوازیەکی زۆر هەیە مامۆسایانی سەر بە ناوەند هەموو مانگێ لە کاتی خۆی بەکیکار دەچێتە نووسنگەکان نووسنگەی ئەهلی بێ لە باغ بێ بەکیکار مەعاشەکەی خۆی وەرەگرێ مەعاشی مامۆسایانی ناوەند لەگەڵ مامۆسایانی هەرێمە زۆر فەرقی هەیە مامۆسایانی ناوەند امتیازاتی هەیە زەوی ئەدرێتێ سلفەی عقاری ئەدرێتێ عقد زەواجە کۆمەڵی امتیازی هەیە لە هەمان قوتابخانەش دەوامەکات لە هەمان قوتابخانەی خوێندنی کوردی ئەو تەنسیبە ئەو امتیازاتانە هەیە مامۆسایانی خانەنشینی ناوەند لەگەڵ مامۆسایانی خانەنشینی هەرێم و ناوچە دابێنراوەکان 600 تا 700,000 دینار فەرقی هەیە کە هەردووچیان 32 34 36 ساڵ خزمەتیان کردووە هەم لە خانەنشین هەم بەوە مامۆسایانی هەرێم بە وەکیل ناڕوات ناتوانێت وەکالەت بکات ناتوانێت کەفیلی بناڵەکەی خۆی بێ کە لە زانکۆی کەرکووک وەرەگرترێ کاچی بۆ مەحکەمە کە کەفالەتی بکەی ئەڵێ تۆ فەرمانبەری سەر بە هەرێمی تۆ هیچ شتێک شوملت ناکە
ئەڵێن عێراقی ئەڵێ عێراقیش بین شملت ناکە کەواتە بە کەفالەت ناتوانین ببینە کەفیلی منداڵی خۆمان ئەمە چ شەرمەزاریەکە بۆ حکوومەتی هەرێم ئەمە تەعاملی ناوەندە لەگەڵ مامۆسایانی ناوچەدا بێدراوەکان یعنی لە هەردوو لابووینە بەڕاستی ئەمە زوڵمێکی گەورەیە بۆیە فشارەکانمان بەردەوامەکەین هەتاکو وەگەینە مافەکانی خۆمان. بەڵە سوپاس دەکەین ماوەستا مەریوان سەبارەت بە ساڵنامەی خوێندنەوەی کە دیاری کراوە دەسێزدەین و بڵێن دەستی پێ کردووە وەرزی یەکەم تاوەکو 15 بەردەوام دەبێت ئەگەر بایکۆتە بەردەوام بێ وانەکان و خوێندن تایبەتی بۆ قۆناغیەک چی ڕوودەدا لێکەوتەکەی چی دەبێت؟ کاک حەشیم ئەو پلانەی کە دانراوە ئەوە لە کاتێکە ئەبێت خۆی زۆر مهمە تەڵان پلان زۆر شتەشی چاکە بەڵام تۆ بێ ئابوووریکی تۆکمەت هەبێت تۆ بێ گیرروگرفتی ئابووری نەبێ گیرروگرفتی مامۆسای وانەبێژە نەبێ گیرروگرفتی مامۆسای میلاک و مەعاشە نەبێ ئەمە هەروە بە ئاسایی ناکرێت تۆ بە بڕیارێکی دیکتاتۆریانە یان بە بڕیارێکی پشتمێزدانیشی بەرنامە بەسەر مامۆسا بەسەر پەروەردەیە بسەپێنی ئەمە بۆ خۆی ئۆتۆماتیک جێبەجێ نابێت یعنی تۆ نازانی کەی دەوام ئەکرێتەوە نازانی مەسەن ئایندەی خوێندن لەم هەرێما چی لێت لەبەرەوە کە تۆ ئەمە نەزانیت بۆ خۆی بۆ ئۆتۆماتیکی ئەو بەرنامەی کە حکوومەتی هەرێمیش دایناوە بۆ خۆی جێبەجێ نابێ ینی بۆ بەس کێشە دروست نابێت ئێستا لە زۆنێک دەستی پێ کردووە لە زۆنەی دەستی پێ نەکردووە ئەی لەوێش جۆرێک لە مەسوود کێشە دروست نابێت لە ڕووی دواتر بۆ گرفتە بۆ خۆی تاقیکردنەوەی کۆتایی بێ بۆ خۆی گرفتە ئەوە کێشەیەکە بێت چارەسەر کرێ چکە نیوەی هەرێم داوامیتیان ناکرێ جا خۆش ئەوەی کاک حەکیم لەمووی خۆشتر با بڵێ تەواو ناخۆشە بەس بۆ کورد هەڵێ لەمووی خۆشتر ئەڵێ بێ کوردێک ڕیز بێ کاکەیان تۆ هەموو ژیانە بردۆ بۆ خۆ مردنە داناوە بە خەڵک چۆن تۆ داوایەک ڕێزی لە خەڵکەکەی لە حیزبە سیاسەکانێکی لە جەماوەرێکی لە خەڵک بەرامبەر بە حکوومەتی عێراقی هەتاوەکو پێش ئەم 700 ملیارە یەکێ لە کەناڵەکانی دەسەڵات هەموو شەوێ هەڵمەتی ئەلامی دژی بەغا کرد بە مزاهرەشەوە کە هەوڵێکیاننا لە دۆ کۆم درشتانە بیکەن ئێ باشە تۆ هەڵمەتێکی ڕاگەاندن ئێستا خاویان کردوتەوە هەڵمەتێکی ڕاگەاندنە دژی حکوومەتی عێراقی دەست پێ کردووە لە کەیەکەوە لە 25 سێوە هەتاکو و پێشەمە حوسڵاوە باشە تۆ چۆن ئەمە ئەگاتەوە بە حکوومەتی عێراقی ئەمە چۆن ڕێکەوتنێک کە تۆ لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکەوتووی داوای چیشەکە داوای یەکریزی چۆن مەقسەد دروستە دەکاکە من مافی تۆ بخۆم بەڵام بڵێ مۆرە یەکریز بە لەگەڵم یەکریزی بەبی ئەوەی تۆ داوای بکەی خۆی بە تەبیعەت دروستە بێ خەڵک عەقڵی هەیە خەڵک خۆشی هەیە یەکریزی بەم قسانەی کە ئەمان ئەیکەن و بەم کردارەی کە ئەمان ئەیکەن بە ئەمانەکەن بەم جۆرەشتە ڕێگریزی دروست نابێت بەڵکو بەعەکسەوە درزی زیاتر دروستە بێ ئێستا بۆ منە کاک حەکیمێکشتی کە باسکەی لە هەرێمی کوردستانە چی ئەزانێ ئەوەی کە هەیەڵێ داهاتی ناوخۆمان ئەوەنەیە باشە من چۆن بڕوات پێ بکەم خەڵکی کوردستان چۆت بڕوات پێ بکات داهات ئەوەنەیە لەو لاوە پارتی با بەڕێوە لەم لاوەکەتی با بەڕێوە ڕێوی کێشایەتە کلکەم ئەوەیە یعنی من چۆن بڕوات پێ بکەم داهاتی ناوخۆ ئەوەنەیە ناکرێ بڕوا بەڕێوی بکرێ ئەوە پەدی کورتیە لەگەڵ ڕێز ماگەر قسەکە بۆ تەلەڤیزۆن نەشەیان ئەوانە داوای لێبوردنەکەم لەو حاڵەتان ئەڵێ 120 ملیار مانگانە ئێمە داهاتمان هەیە ئێ باشە ئێمە لە هەرێمی کوردستانە ئێمە چۆن بڕوا بەوە بکەین یعنی تۆ متمانە لە دەستاوە خەڵکت لەگەڵا نەماوەکو پێویست باشە چۆن بڕوا بەمە بکەین تۆ چ بەڵگەیەکمان ئەخەیتە بەردەست بەس خۆت نا یعنی بەڵێن لەولا پارتی نەیخاتە ڕوو لەم لاشێکەتی و گۆڕان نەیخاتە ڕوو چۆن بزانین ئەمە تۆ داهاتت ئەمەنەیە باشە لەبەر ئەوە ئەو داهاتەش تەبعا لەوە زیاترە ئەگەر لەوە زیاتر نەبوایە حکوومەتی هەرێمی ئەمە عەرز و ئەمە گەست پەرلەمانتاریان هەبوو پێشتر شارەزای بواری ئابووریان هەبوو شارەزای بواری یاسایان هەبوو فەرمۆرن چاودێری بابەتەکە باش بەس ئێستا ئەگەر خوێنی هەدی لێرە پەکی کەوتووە خوێنی حکومی خوێنی هەلی دۆڵەمەند نابێ لەم سنوورە مابەستم خوێنی ئەهلی بەردەوامە ماوسمەیە قەرباڵەختر نابێ ئەم کارەی حکوومەت کە موچە نادا و بایکۆتی لێ دەکەوێتەوە واناکات باش بوو ئەو قسەت کرد طبعاً حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردەش بەردەوام کار بۆ ئەوە کابڵێ خوێندنی حکومی باشترە لە ئەهلی و بەداخەوە بەشێک لە مامۆسایانی ناڕازی کەوتونەتە ئەم غەڵەتەوە
مامۆسایی ناڕازی کە ئەڵێن بابرین ئەوانەی ناڕازی و معارەزەکانن کە ئەڵێ خوێندنی حکومی خوێندێکی باشە کابێ پشتی حکومەتی کرد توانی هیچی بە هیچ نەکرد نەخێر خوێندنی حکومی خەرەلی زۆرە خوێندنی حکومی کێشەی زۆرە خوێندنی حکومی لە 2014 4 دەرسی مەزبوطی جا نەخێڕاوە چون کێشەی نییە بەڵام هیچ کێشەی هەیە و ئالێکە کاهین مەسەلە ئەمە نییە باڵێ بە پارەیە ئەمە یەک هەموو کەسێ ئەزانێ دووهەم ئەمە لە سەعات هەشتەوە تا سەعات دوونی و دەرسە خوێنێ یعنی بە جۆرە جۆرەکان تێر ئەبێ بە جۆرە جۆرەکان ژیانەکەی لە ناو مەکتەبە ئەبێ بە جۆرێک یعنی بە شێوکی کشتی خواردنەکەی لە ناو مەکتەبایە هەموو شتەکانی لە ناو مەکتەباکەیەتەوە عەسر و ئێوارەیە فرێشتێکی بەسی سەعیکردنی ئەملا گەولاگیان هەنێکی شوکار ینی ئیتر دو ئەبێ بخەوێت مامۆستا ئێستا بەرنامەیەک نیە لەیان حکوومەتەوە بۆی کە بەم بێموچەی بۆم لاوازکردنی خوێندنی حکومی بێت بڕوا خەڵک ڕوو لە ئەهلی بکە ئەوە ڕاستە ئەوە لەو خەڵک ئەو پارەی نییە وکو پێویست ئەمە یەکەم دووهەم کاک حەشیم من لە سەرتاوە ئەو قسەیە ئاماژێکمان باشەکو دو قسەش دێ سپاس دەکەم ئەو ئاماژێکمان بەوەی شتەکە ناچارە ئەگینا پەروەردە و تەندروستی یعنی چونکە کەرتی تایبەت و ئەهلی هەیە کەرتی تایبەت و ئەهلی هەیە بۆیە ئەبینیت ئەمە زیاتر زەرە لە مناڵی فەقیر بەڵام شتێکە ناچاریە یعنی بل ئەو قسێ زۆر ڕاستە شتێکە ناچاریە خەڵک تۆ بەچیتە خەسەخانەیە کە شتێکی زەڕورە یەتە پێشەوە ناچاری مەسەن لە سلەیمانی چی بۆ ئەنوەر شێخە ئەگەر خەسەخانەکان داخرا بوو تۆ بینارێکە پێ قەتەرێکە پێ نەخۆشەکە پێ کەسێکە پێ مەکتەبە حکوومەکەش وایە جاربار ناچاریە لەوانەیە خەڵکە بێت توانای هەبێ ئەوە بیخاتە ئەو مەکتەبە بەڵام بە شێوکی گشتی ئەو خەڵکەش توانای نییە ئەوەی کە لە ئەهلیەکانە پێشتر خراوە کەمکەمێکی ژەوانەیە بەڵێ قەرەباڵە بێ ئەوە ڕاستە سپاس دەکەم ماوەستا سێخولەکێکیشمان ماوە بۆ جەنابەت چی بکرێ یان ئێستا حکوومەت چی بکا بۆەوەی کە خوێندنەکە دەست پێ بکە هەم لە سنووری سلێمانی و هەڵابجە هەم لەوەی ناوچەدابڕێناوەکانیش کە بەڕێز دەڕە لەوێش لە کەرکووک بایکۆت دەکرێەوەی کە پەیوەندی بە خوێندی کوردی وەیە سەر بە هەرێمە سێخولەکێکیش بۆ جەنابەت فەرموو بەڵێ وەڵی بەنسبەت حکوومەتەوە ئەتوانێت شت بکات ئەتوانێت شت بکات بەڵام ئەوەیە مەسەلەکەمان حکوومەتی ناکات ئەوەنەی خەریکی بزنس و کۆمەڵێک بابەتی شەریکە و نەوت و ئەوانەیە ئاگای لە ملت نەماوە بۆیە ئێستا ساڵ بە ساڵ سەیرەکەی هەتا لە مفاوەزات وای لێ هاتووە گەورەترین باڵاترین دەسەڵاتی حکوومەت دەچێ بۆ بەغا داوای قەرزەکە یعنی دەبواە ئێستا داوای سرفەی بکردا داوای کۆمەڵی شتی گەورەی بکردا داوای مافی هاوڵاتی ئێرەی بکردایە ئیمتیازاتی ترە بواە بەڵام بەداخەوە بۆیە بەڕاستی ئێستش حکومەت ئەتوانێت هەر لە ئیمڕۆوە پارەی دوو موچە ئەوەی بە پێی زانیارەکان زیاتریشی هەیە دوو موچە بە زووترین کات بدا نەک موچەیەک بە 14 ڕۆژ کە لەلایەن حکومەتی عێراقەوە نێردرا کە 250 نرد ئەم یەکسەر ئەلانی موچەی کرد کەواتە پارەی هەیە وتی حکومەتیش نەینێرە منەیدەم کەواتە دوو موچە بە زووترین کات ئەو پلە بەرزکردنەوەیە کە مافی مامۆسایانە مافی فەرمانبەرانە بە زووترین کات بیگەڕێنێتەوە مامۆسایانی وانەبێژ کە 35,000 مامۆسای وانەبێژن ئەوەتانێت چەند ساڵە 8 ساڵە 9 ساڵە پرۆسەی پەروەردە و خوێندنی ناحیە و قەزا و دێیەکانیان ڕاگرتووە ئەوانە مافیان بدرێتێ ئەو ساڵانەشیان بە خزمەت بۆ حیساب بکرێ ئەمانە بە سەریعی بکات ئەنجا ئەو ئەمتیازاتانەی کە لە بەغاوەیە هاوتایی مامۆسایانی خانەنشینەیان بەگشتی لەگەڵ بەغایە ئەوەش بکات و بەنسبەت مامۆسایی ناوچەدا بێنراوەکانیش بە بەسیترین کا دەتوانێت ئەگەر ئیرادەی هەبێ بمانکەنەوە سەر بەخا بە سەفقەیەکی سیاسی ئەتوانێت بیکە بەڵام ئیشی بەو خەڵکە هەیە بۆ سەفقەی سیاسی بەکارێنێ بۆ بەرژەوەندی حزبی بۆ ئینتیخابات بۆ کۆمەڵێک لەبەرەوەی دەستێوەردانی حزبی لە پرۆسەی پەروەردە و خوێندن هەر لە بەڕێوبەرەوە تاک و خوارەوە دەستێوەردانی تایە هەم لە هەرێم هەم لە ناوچەدا بێنراوەکانیش چکارچی بەڕێوبەر و یاریدەدەر هەیە یان هی سەوزە یا هی زەردە بۆ هیچ کەسێکی تر نییە بێتە بەڕێوبەر و یاریدەرە ئەم دەستێوەردانانە بکرێتەوە وازی لە بێنێ ئاشبوونەوەیەکی ڕاستەقینە بکات پینە و پەڕۆکردنی خۆی و حکومەتەکەی خۆی بۆیە ئەگەرم خاڵانە جێبەجێ بکرێت بەڕاستی ئەتوانرێم بڵێم ئەو کاتە
مامۆستاش فکر لە بایکۆت ناکاتەوە و ئەتوانن پرۆسەی پەروەردە و خوێندن دەست پێ بکاتەوە. سپاس دەکەین مامۆستاگە دیارەکەت ما سپاسەکەم وەڵا هەر ئەوەیە سپاس بۆ ئێوەش. حکومەتی ڕایکی گشتی دروست کە کاک حەکیم بڵێ خۆمان نۆت فرۆشین باشترە بەڵام لامان کاتا باشتر نییە نۆتیان فرۆش بایکو هینە قەزێکی زۆریان هێنایە سەر هەرێم نۆتیان فرۆش معاشی مامۆسایان بڕی و ئەوان کردۆمانە لەبەر ئەوە بیرکردنەوە لەوە زەرێکی زۆر زۆری کردووە هەرێم تۆ بیر لەوە بکەیتەوە بڵێ خۆم نۆت فرۆشم و کوجارانە تویشەوە ئەمە شتێکی زۆر زۆر غەڵەتە هیوادارم کەس بیریان سپاس دەکەین مامۆستا مەریوان زۆر سپاس هەروە سپاسی مامۆستا ئەحمەد کەرکووکیش دەکەین لە کەرکووکەوە سپاس بۆ بینەرانی بەڕە سپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ